قوبات تاڵەبانی لە سلێمانی ڕایگەیان کارنامەیەکێتی کارنامەیەکی گشتگیر دەبێت و حیزبەکەی بەڵێنێک بە خەڵکی کوردستان نادات کە نەتوانێت جێبەجێی بکات. لە میانەی سەردانێکیدا بۆ چەند ئۆرگانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان قوبات تاڵەبانی ئاماژەی بۆ کرد ئەرکی لە پێشینەی یەکێتی خزمەتکردنی خەڵکی کوردستان و چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان دەبێت. ڕۆژی شەممە بواڵ و گۆڕی بیرروڕاو لە نزیکەوە ئاگاداربوون لە هیچ و کارەکانیان قوبات تاڵەبانی سەردانی بارەگای مەڵبەندی سلێمانی و مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی کرد. تشجیعێکیشە بۆ کارمەندانی دەستگای ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کارمەندەکانی ڕاگەیاندنی یەکێتی بەڕاستی ماندوون، شەو ڕۆژ ئیشەکەن، دڵنیام چۆن تاکو ئێستا سەربەرزانە یەکێتیانە دڵسۆزانە هەستاون بە کارەکانی خۆیان بە پشتیوانی هەموو لایەکەوە. دڵنیا بم کە بە هەمان شێوە بە هەمان دڵسۆزی بە هەمان پەرۆشی بەردەوام بن لە کارەکانیان و سەری حزبەکەی خۆیان بەرزەکەنەوە بە پشت بەستووی بە بەرنمەیەکی تۆکمە گونجاو سەردەمیانە، نەک بە بەڵێنی بریقەدار و بێ بنەما و هاژ و هۆژ و شتیوە ئەسلوبی یەکێتی نییە، یەکێتی هێروانە بۆ و باش نابێت. بۆیە پێمان وایە یەکێتی هەم لە ڕابرد و هەم ئێستا و هەم لە ئایندەش زۆری هەیە بۆ میلەتی خۆی، زۆری کردووە بۆ میلەتی خۆی و زۆریش ماوە بیکە بۆ میلەتی خۆی. هەر لە سلێمانی قوبات تاڵەبانی سەردانی ئۆفیسی سەرەکی کەناڵی گەلی کوردستان زمان حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد و لەگەڵ بەڕێوەبەر و کارمەندانی کەناڵەکە کۆبووەوە. سەردانەکەی قوبات تاڵەبانی بۆ دامەزراوە جیاکانی یەکێتی بە وتەی لێبرسراوی نوێی مەکتەبی ڕاگەیاندنی ئەو حیزبە سەردانێکی گرنگ و ئامانجدار بوو و بەڵێنی چارەسەرکردنی بەشێک لە کێشە و گرفتەکانی تێدا دراوە کە هاتووە ئەوە گرنگجیدانە بە ڕاگەیاندنی کانمان. ئەمە دڵخۆشیە مایشانازیە هاتنی پێوە قودومی خێر دەبێت. ئێمە تەنها داوامانەوەی لە بەرنامەکەماندا کە گەشە بە ڕاگەیاندن بدەین بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە لەگەڵ جەنابی کاقوباتی ئەوەی نەکە لە یەکەم کاتدا بودجە چارەسەرکەین ئەو قەیرانە نێلین و لە هەمان کاریشدا ئەو ئاراستەیەکی وەربگرێ کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکو و لە خزمەتی نیشتیمانی کوردستان دابێت. لە سەردانەکەیدا بۆ چەند وەرگان و دامەزراوەیەکی یەکێتی قوبات تاڵەبانی هەموو جۆرە پاڵپشتێکی خۆی نیشان داوە و داوای لێکردوون کارک و ئامانجی لە پێشینەیان خزمەتکردنی خەڵکی کوردستان و پێشکەشکردنی کاراسانی بێت بۆیان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.